سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک وەکو هەموو هەینیەک تەوری ئەمڕۆی بەنامەکەتان کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتێ بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان لە هەولێری پایتەختەوە کاک دەروێشمان لەگەڵدایە. فەرموو کاک دەروێش. کاک دەروێش لە هەولێرەوە؟ ئەو کاتت باش؟ زۆر سپاس دەکەم، هەموو کاتێکت باش. کاک دەروێش؟ بەڵێ فەرموو. ئالۆ کاک سوان چۆنی؟ زۆر سپاس دەکەم کاک دەروێش، فەرموو. کاک سوان چۆنی؟ زۆر سپاس دەکەم. گوێمان لێتە. دەستخۆشی لێەکەم برای بەڕێزم. دەستخۆشیتان لێەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵا کاک سوان من مێ لەسەر ئەو تەوەرە قسە بکەم. ئەوە بوو 15 ڕۆژ مۆڵەتیان بۆ مالیشی دانا لەو کۆبوونەوە بەناو پێنج خۆڵیەکەی هەولێر. بەڵێ. بەڵام ئێستا کە بینیم 15 ڕۆژەکە تێبەر بوو ئیتر مالیکی زۆر بە عەسابێکی ساردەوە وەڵامی دانەوە ئەوانی زۆر بە تەسەنزەوە لە کاتی خۆی من وامزانی ئێستاکە ئەگەر ئەو 15 ڕۆژە تێپەڕی مالیکی هەر فریای ئەوە کە بە خێرایی تیارێک بۆ خۆی تامین کا و ڕابکە لە عێراق. بەڵام کاتی ئێستا کە بینین ئەوان هاتنەوە سەر ئەوە ئەڵێن کێشەکان با بە گفتوگۆ چارەکەی خۆ هەموو کەس لەگەڵ گفتوگۆیە بەڵام نەئەبووە من خاڵەکە لێرەیە نەئەبووە ئەوان ئەو مزایدەیە بە سەملەتا بکەن ئەوانەکە لە سەرەتاوە ئەوان هەر مزایدە بە سەملەتا ئەکەن ڕۆژەکەڵێن ئاوا ئەکەن ڕۆژەکەڵێن سەربەخۆیی بۆ کوردستان ئاخە سەربەخۆیی بۆ کوردستان کاکە سوان کێشی گاڵتە نییە خۆ وەکۆ برادەرە وتەنی پلاچێکی کارەبانی داگیرسێنی بڵێ ئەوە سەربەخۆیمانەوە کردی دواخە پلاچی لەو بەقووەتر هەیە لەسەر تەکوژێنەوە ملەتەکەش نامێنێتن حەز دەکەم ئەو شتانە با مزایدە نەبێت کە لەمە ملەتێکی فەقیر و داما و شۆڕجێر و مزاحی و ئەوە تا لە ساڵی ئەوەی کە من بەفکرمە لە ساڵی 61ەوە شۆڕشەکە بازەدا خوێنەدا ماڵژوێرانیەکە ستایەکە بەڵام قیادەکە هەر لێخوا حکوومەتی مالکیش هیچ درێغی نەکردووە بەرامبەر کورد با پێی نەڵێن دیکتاتۆر حەز دەکەم ئەو کەسە کە پێڵێ دیکتاتۆر با دیکتاتۆریەتی بە عەمەلی لەسەر خۆی بسڕابایەوە ئینجا بە خەڵک بێتە دوای مالکی سەتا حەفدە ئەدا بۆ کورد ڕاستە بەپێی ئیتفاقی بەپێی دەستوورەوە بەڵام با لە داهاتی کوردستانیش ئەو بەڕێزە مەسعود بارزانی سەتایەکی بدا با بە کورد لە ئەوەی ئیبراهیم خەلیل. بەڵێ سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر زۆر سپاس دەکەم. ئەلۆ بەڵێ بە کورتی فەرموو. کاک سوان وەڵام من ئەواڵێم باسی کە ئەو مزایدەکە من ئەو ڕۆژە بە چاوی خۆم بینیم نیوەی ملەتی کورد لە خێمە ئەژیتن لە منتقەی بادینان و ئەو شوێنانە کەچێ ئەو ڕۆژە شاحنەیەکم دی ئەوەی یاری گۆفی پێکەن لەناو حەدیقەکە تۆفەکە ئەڕوێنن بۆ سەری ڕەشە ڕۆیە ئەوان ژیانە مەلیکانەیە بەڵام ملەت و ئەمرێ و با تۆزە بیر لە حاڵی خۆیان بکەنەوە مثل مزایدە ئەزارە بە ناوی هەموو چوار پاسێک کوردستان لە تورکیا قسە بکەن و پیرانێکی کەس لە پەکەکە دابنێنەوە زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر. بەڵێ کاک هێمن لە سلێمانی فەرموو. کاکەشوان کاتە باش. زۆر سپاس کاک هێمن هەموو کاتێکت باش. زۆر سپاس وڵا کاکەشوان لەگەڵ عەزیز نەبێ مەجالم بێ لەسەر بوو خاڵ قسە بکەم. بەڵێ فەرموو. بەڕاستی یەکیان سەرنجی ڕاکێ شامەویش دوێنێ ئەو هاتنەی کاک عیماد بوو بۆ شارەوانی سلێمانی بەڵام بەداخەوە لە ئاخیرا کە هاوڵاتیەکمان بینی ئەم هاوڵاتیە ئەوی چای بە کاک عیماد کرد بەڵام بەداخەوە و لەلایەن پاسەوانەکانی بەڕێزی بە ڕێگانێدراوە خۆشی ئاگای لێ بوو چونکە لە بندەستی سارەکانیا بوو ئەوە بەڕاستی جێگای نیگەرانی دەکا سەرکردەکانی ئێمە یعنی هیچ کاتێ نایانێت کە بزان معاناتی خەڵکەکان لە چیایە بەڕاستی چونکە هەر دەبێ ئەم کەسە لەوانەیە بە سەدان جار ڕێنێری چەنەها خەڵکی وەکو کاک عیماد و ئەمسالەکانی کاک عیمادی کردێ لە شوەخسو لە هەتا لە لادیەکانی شارلوانیە بە سەدان جار لە سەوری ئەوانە نانیان خواردبێت و خزمەت کرابێتن و دوایەوە خاڵێکە خۆزگە چاوی کامێرەکەی بەڕێسان بچوایەتە سەر ئەو پرۆژەی کە لەسەر لە سەر کردەکەی ناوشاری سلێمانی کە دوو سۆن لە ئاوی زۆر گەورە ئاوی ژێرزەویە کە هاتۆ دەروانی بە فیڕۆ چێتە ناو منهۆڵێکی زێرا بەوانەوە لە هەمان کاتا بە سەدان جار ئاگامان لێیە کە ئێستا ئەڵەن ئاوی ژێرزەوی مەمنوع لەبەرەوەی زەربە لە سامانی ئەم ملەتەیە ئەوە خۆی ئێستا لە هەمان کاتا شوێنمان هەیە کە وەکو هەدی قەوشەکان کە بێئاون چەندین گەڕەکمان هەیە کە بێئاون و ئاواز لە فیڕۆ لێ چێتە ئەو منهۆڵە ساسانە. کاکێ من ئەمڕۆ دیارە نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندووە کە بەهۆی کۆبنەوەیکەوە نەیتوانیوە کە ئەو هاڵاتێ ببینێ تێبینی تۆ لەسەر ئەمەی کە ئایا کەسێک ئاوا داواکاری هەبێت
دەبێت لە کاتی خۆی وەڵام بدرێتەوە کاگە شوانجا نەزانی چۆن ناخۆی جێگری سەرۆکی حکوومەت ئەوەی وتووە هاوڵاتی ئەم کوردستانە هەست کاتێ بمانێ نەکات بە تەنیا فەرمێن ئەگە کۆمەڵی خەڵکیش بێ بچی بەلای بە تورکیا بۆ کێشە و معاناتەکانی خۆیان چی لە گەڕەک و لە شوێنەکان ئابێکە کێشە و گرفتیان هەیە بەڵام هیچ کاتێک لەلایەن پاسەوانی نووسینەکانی بەڕێزان و ڕێگا ناوێت باشە ئەگەر کارەیمان لەلا خۆسوورە زانی چاوی کامێراکانی لەسەر بەدۆیکی زۆر فراوانەوە لە بیزانیاگرین گازنەی ئەم شخصە چێ لە باجاری زایوانی هەر نەبێ وەکو وتم بە سەدان جار لەوانەیە دەلیلی بۆ پیاوانە کراوێ لە کاتی شاخە و لەوانەیە بە سەدان جار لە ماڵی ئەم بەڕێزەیان نان خورابێ لە لادیەکانە خزمەت کراوێتن بەڵام بەداخەوە ئەوانە گەشتن لە شوێنی خۆیان زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکی من لە سلێمانی بەڵێ کامەران عەبدوڵڵا دەڵێت دەستان خۆش بێت داوا دەکەم لە حکوومەت بە زووترین کات بودجە پەسەند کات چونکە زۆرینەی خەڵک لە چاوەڕوانی پەسەندکردنی بودجەدان با بەس بێت تەخیرکردنی پەسەندکردنی بودجە بەڵێ ڕێباز لە سلێمانی فەرموو کاک ڕێباز کاکشان کاتتان باش زۆر سپاس دەکەم کاک ڕێباز دەستخۆشی لێو بەڕێزانەکەم پێ پێدەیاوێتم و سەردەم کارمەندانی NRT بە هەموو ستافەکان زۆر سپاس بە ناوی هەموویانەوە بەڕێزان وەڵی ڕاستی دەبێتێکی باشە جمعانە دەبێت زۆربەی خەڵک لە ماڵەوە هەلێکی باشەکە خەڵک سکاڵای دووری خۆی بکات لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە بەڵێ فەرموو بەڕێز من چەند تێبینیەکم هەیە لە سەرۆکی هەیەمۆتانگا بە بەرپرسێکی بەشی ناو دایرەکان یەکەم سەرۆکی هەیەم بەڕاستی و بەڕێزە جۆرە جوان وتی مزایداکە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە من لە بەڕێز سەرۆکی هەیەوە برسم لە یاغەی سێ پار دوای حەبەی شوبات کە ڕوویە یاغەی سێ يعني دواي يعني دو يعني ساعة قبل حبش وقت لتشابه أو تسجيل بالريال ده مش تسجيل عليمي كردستان أو بأخوي أمام أو بالريال خوي داعتي بس بالريال خوي أبتدوا يوم هيك كدولتي كودي معنا مجرد براسي مزايدش بس عليمي كردستان وبس خالص كردستان ونكاد أمين دو براسي علام كتشوفوا تركيا كراكي لقال ميتي تركيا كوبونا صوت أساسي كوبو يصل نتيجة بعداني كوبو تولى صار لقال بشير عطايد لقال جماعتي ميتكاني تركيا نصت شيء كوبو توا أما أو دواميش نصر مثلا برفلساني هالين كردستان كبراسي خواني بالريال إخواني خواني قرارقاني إخواني بس الجدوان هذا هو هيك بس بدأ درجاني خواني بسنو بدرجاني خواني بسنو بەڵێ سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ کاک سابیر لە بەغدا کاک سابیر کەلهوڕی فەرموو کاک سابیر ئەم کاتە باش کاکەشوان دەستخۆشی بەرنامەکە لێکەم و ڕێز و سڵاومەی بۆ هەموو ستافەکە بۆ هەموو کارمەندان زۆر سپاس دەکەم کاک سابیر سپاس بە کاکەشوان بەڕاستی من هەر کەلێک تەماشا ئەکەم و تەتەڵەوجێژەی وەزعەکەکەم و بەوە ئەڕوات هەندیز بۆ جارێکی کە و دوو باڵێتە بەرچاوم باڵێکی جنوبی و باڵێکی بەلای تورکیا و باڵێک بەلای شیعەگەرێتیە ئەنجا من هیوادارم کورد باش بیتەوە بکاتەوانێ بچێتە ناو قوڵایی مەسەلەکان و پرسێکی سەرتاسەری بە گەلەکەی بکات بێتەوە بۆ لای خۆی باشترە لەبەرەوەی بکەوێتە دوای فاکۆفیکی دژمنەکانی گەلی کورد کە تەنەها ساڵە کوردە چەوسێنەوانی و مافی ئەبەن و ڕۆڵەکانی دەربەدەری سەرجادە و هەنگەرانەکەن و لەو بارەیەشەوە ئەڵێم ئەگەر 1000 ساڵ پێشمەرگە بوو بیت شێوە جوان نەبێ لای ئەمان هیچ نیت کەسێکیان نەوێ باڵا بەرزوقیت ئەگەر تۆ بکیت پێت ئەڵێن تۆ کیت ڕامەکە بە دوایی کەسێ بغراوە دیرپانی پڕبۆ و لە خۆی گۆڕاوە من بەس لەمانە سەرم سوڕماوە خۆ بە زیلدانین تیشەی دۆڕاوە پیرێژم بە کۆڵ چیلکەیە هێنا پڵاو و گۆشتی بۆ ئێوە لێنا پڵاو و گۆشتی بۆ ئێوە لێنا ئەلپال کران و سڵاویان تێنا ڕۆژێ لە ڕۆژان ناوتان نەهێنا جانی دارزادێ بە کاری سیاسی عەقڵە تێبچوو بێ و هیچ کەس نەناسی ئەگەر لووس نەبی وەک لووسی ماسی لە لای ئەمانە بێدەنگ و باسی ئەڵەی ماستاوکە کوردێکی خاسی ئێوە بە سۆز بوون بۆ بێ سۆز بوون ئێوە مەشخەڵی گڕی نەورۆز بوون بەعسی ڕاوینان بۆ شاخی بەفرین حاچەم سەیرەکەم ئەوانێوە نین باسی خاگەکەم مەڵێن بی بڕەوە بڕۆ ماساوکە و پارە خڕکەوە لەبەر ماساوچی زانا بزر بوو چنێ زانە هادەوە حاضر بوو ماساوەوە ها ئەشەڵەکێنێ زانای سەدەمی تێ ئەتۆکێنێ
زانا مجبورە شار بەجێ بێلێ نەزنایی زانەرجرا بەجێ لێ دیارە ماتاوسی تۆقانیەتی کەرەسەی ماستاو زانانیەتی دینایی ئێستاکە دینای ئێستاکە دنیای ماستاوە دڵ سۆزەکانی دوا لە دوای داوە نەخاکە فرۆشم نەماوستا و چیسم دژی نەزاد و دژی کدیسم ئیتر زۆر سپار و بەخواتان زۆر سپاس بۆ کاک سابیر لە بەغدا بڵێ دکتۆر فەراح لە سویسرا زۆر سپاسی بەنامەکەتانەکەم زۆر سپاس دەکەم دکتۆر فەراح فەرموو بەڕێزەکەم گریانم بە حاڵی کوردیە بە قورئان گوێ لێمە بەڕێزەکەم شکر بەڵێ گوێم لێتە بەڵێ کاکی مۆزیع گریانم بە حاڵی یەک بە یەکتانە گریانم بە حاڵی تاک بە تاکتانیت ئازانی بۆ لەبەرەوەی هەر لە سەرۆکی کۆمارە و هەر لە ڕئیسی کوردستانیشەوە کە بەڕایە وڵاتێکی قلێمی دروست کردو هەر ڕۆژەی لە وڵاتەکە بەڕێزەکەم لەبەرەوەی هەتاکو کورد ساحبی ئەو ئەجرەت بەیانەدێت کورد نابێت بە دەوڵات بەڕێزەکەم ئێستا لە ئەوروپا خەڵک ئامادەیە بمرێ لە غەریبیان هەیەتەوە بۆ وڵاتە چونکە بۆ ئەساسمان نییە هیچ ئەساسێکی تیان نییە وڵاتە تەنیا ئەساس بۆ وڵاتە چییە گەورە بەرپرسەکانە و ڕئیسی حکومەتەکەیە کە هەموو بەخۆی و احترام بۆی بەخۆی و بنەماڵەکەی و دایمە لەسەر کورسین سەیری کە لە ئەوروپا گەنج هەیە ئەخوێنێ بۆ ئەوەی کە بدە بە ڕئیس خەونی ئەوەی هەیە کە ساڵانە ئەڵێ من ئەم ساڵ احتمالە بدەم بە ڕئیسی ئەم وڵاتە بەڵام لە کوردستانە کێ خەونەی هەیە بە قوربانە دەم کێ خەونەی هەیە حتا بنەماڵەی بارزانی یەکێتیە بێ قەستەن بە ڕەب العالەمین هەر بە زمانی عەشایری قەت ناگینە خێر لە خۆتان ببینن و لەم سەریزا خۆشەوە بۆ ئەو سەری پێنجم بە حەقی خوا ئەو کوردە کە ئێستا هەیە ئەم حالی حاضرم کوردی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەو کوردە نییە کە ساڵی هەشتاکان هەبوو بەڕێزیان ئەو کوردە نییە سەری وڵاتانی عەرەبیکەن بە جەبرن عاقڵن زیرەکەن بە زەبر لێیانە کوژێ قوبوڵ ناکەن قەدافی لە وڵاتەکان نابێ قوبوڵ ناکەن بە شەرەفەت حکمیان بکە ئێمە هەموو شوێ تەلەڤیزۆنەکەینەوە ئێنارسی چی وت ئەم کەناڵە چی وت ئەو چی وت کەناڵەکەیان سوتانم بەڕێزەکەم لە چه وڵاتێکا و قانونە هەیە دەبا لە وڵاتی سویسرایە کەناڵی ئەوە بسوتە بزانە چیان بۆ کردن بزانە دەماوە 24 ساعاتە هەمیانە دەزانە یان نا ئەم وڵاتەیە ما حتا ماوە هەرگە سەر و بەرەشە بێ و سپاس بۆ بەڕێزی زۆر سپاس دەکەم سپاس بۆ دکتۆر فەراح لە سویسرا بڵێ سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاک سەرتیب کاک سەرتیب لە چەمچەماڵ بڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە نالی وریا دەڵێت لە سەر کام تەوەر قسە بکەم لەسەر ئەوەی کە 6 ساڵە فەرمانبەرم کێشەیەکم هەیە بە حکوومەتێکی گەورە و گران ناتوانێت چارەسەری بکات معرف نەبەست دەڵێت خۆزگە سەرکردەکانی ئێمە لە ڕۆژێکدا 1 سەعات بیریان دەکردەوە هەروەها پەرواتەها دەڵێت کەی تاعینات دەست پێ دەکات دیارە ئەمە پەیوەندی بە بودجەوە هەیە گەر گوێ لە وەڵامەکەی ئێمە بێ بەڵێ شێڤار لە بەغدا سڵاو لێ بێ فەرموو شەو باش زۆر سپاس دەکەم کاک شێڤار چۆنی جانەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو جان پێشەکی باش تێکێ پێ دەڵێم بڕات بەخوا هەبێت لە هەموو عەرزی کوردستانە من مەتفێکی عەرزم نییە کە تایدارشم و کرێکیشم بەڵام زۆر حیفە بۆ ئەو برادەرانی کە پەیوەندیەکەن باسی جەنابی سەرۆکی هەرێم دێنە پێشەوە چونکم جەنابی سەرۆکی هەرێم ئەوەی لە توانای بە هەوڵ لە ژیانیا کردوێتی بۆ کورد بەڵام ئەگەر تۆ بە تاقتەنیا چیت پێ دەکرێت ئەگەر تۆ قسەیە بکەیت و ئەو دوای تەدبیقی قسەکەی تۆ نەکات دوای قسەکەی جەنابت نەیە چیت پێکرێ بەتەنیا چی بکات زۆرم پێ ناشینە میلەتی کورد کە بادێتە بە شاشەی تەلەڤیزۆن باسی سەرۆکی هەرێمی کوردستان دەکات بەڵێ کاک شێڤار زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاوە لە ئەڵمانیا فەرموو کاکاوە کاتۆ باش برام زۆر سپاس دەکەم کاکاوە من سپاسی واکەم وەڵامی ڕاستی بە دوێن ئەو کە ڤیدیۆن بینی کە ئەو هاوڵاتی ئەویست ئیماد ئەحمەد ببینێ بەڵام ئەو ئامادە نەبوو دابەزێت تەنانەت کاکەوە تکا با بۆ زمانە قسە نەکەین بەرامبەر بە هیچ کەسێک بابەتیانە قسە لەسەر بابەتەکە بکە بەڵام بە ناوی کەس بەو شێوێ نەهێنین تکایە قنا بۆ کەس خۆبراوم کورد بینی قابلە بۆ کەس کێ کەسە خۆمان کووردە قەدە لایە ئەو پێشمەرگە ئەمە دەحمە دیوارەکردێ بۆ کەسەکە بۆ بە سەنە لە بەردەنیا بۆ سێ چاک چۆنی دەگەڵا بکات من خۆم لە ئەڵمانیا ژی من فراوانێک کە ڕێسی ئەڵمانیا حتى بردم تنعت مثل منو برضه كان يقول لنا بدأ بشاشكايا و من تقريبا
نیمەتمان بینە ئەو نەدی دوور بە کامێری خۆم ڕستیم کرد و حەزەری بۆ چانیێرم و بڵاشکەنەوانە ڕێزی ئەڵمانیا شەوان ئێمە ئەحمەد دوێنێ بۆ بەڕێزە حکوومەت ئانی ناگەونە حەوادی بە سوک سەید کاکەنەیە لێ بزانێت یەک کارەم شیری گەڵی نەبووە کاکەوە دیارە جێگیری سەرۆکی حکوومەت من وەکو ئەو قسەی ئەمڕۆ بڵاو کرات بۆی ئاگادار بی باسی لەوە کردو کە کۆبنەوەیکی هەبووە بۆیە فریان نەکەوتووە ئەو هاوڵاتیە ببینێت تێبینی جەناب لەسەرەوە بۆ حیماکانی کاتیان نەبوو دابەزن کابرا بەرنەولاوانێ و بی بشکنن و بەزۆ ئامادە نەبووتەنانە خەڵەوە ئەو بخێنەولاوانێ بەس یەکشی ترمێ حەزەکەم ئەو کەناڵیەوە ئەگەر بتوان ئەوە ڕوونکەنەوانە کە ئەم ڕێستانێ هەر ڕۆژی لە وڵاتێکن کە ئێنۆ چیان کردو لە وڵاتانە بۆچی چوون بۆیە و مەبەستیان چی بۆ چوونانان ئەتوان ئامش بەرانێکی بۆ دابنێن زۆر سپاسانەکەم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ڕێشوو لە سلێمانی سڵاو لێ بفەرموو ئەو کاتێ باش زۆر سپاس دەکەم ڕێشوخان سپاس والله دەربارەی ئەو کاکەی کە دوێنێ لە بەردەم ئەو وەزارەتەیە بوو یعنی بەڕاستی بە کاژیما دەڵێن نێ ئەتوانی تەنها بۆ دەقەی جوابی باتەوە اینجا لەلایەن پاسەوانەکانی و بە چاوی خۆمان دیمان پاڵێکیان پێوە فەقرە 2 لتری یا 2 جار کەوت ئەو کابرای خۆ عەرەب نەبوو بە کوردی هاواری ئەکرد بۆ یعنی لەبەر چی ئاوا وەڵامیان دایەوە لێرە ئێوە بە کاژیما دەڵێن ئەگەر ئەتوانێت دەسەڵات ئاوا بەرێ بەڕێوە مەفروض وایە واز بێنێت یعنی ئەو بۆ کابرایەک و ئەبێ بۆ میلەت چی بێ بەڕێزم بەڵە سپاس بۆ ڕێشوخان لە سلێمانی بەڵە لیزاخان لە سلێمانی فەرموو لیزاخان یاڕە باش کاکسان زۆر سپاس دەکەم لیزاخان فەرموو بەڵێ کاکسان یان چەند شتێکی ئاماژەی پێکەم بەڵێ ئەڵێم سەرەتا ئافرین بۆ سەرۆکەکانمان کە بۆ شێوەیە گوێ لە میلەتی خۆیان نەگرن گوێ لە تاکەکانی کۆمەڵگەکەیان نەگرن ئەو برادرە کە دوێنێ ئێوە لە تەلەڤیزیۆن پیشانیا کە دوای کاک عیماد کەوت بۆ ئەیوت 10 ساڵ لە پێشمەرگەی یەکێتیم منەڵێم ئازیزیان ئەوان یەکێتی وەفایان بۆ زانانە بوو ئێستا وەفاشیان بۆ تۆ نابێ ئەوان کە زانات چەند ساڵە لە ناو خۆیانە خنکاندیان ساڵێن خنکێنراوە خنکاوە لیزاخان با نەچینە سەر شتێک کە پەیوەندی نەبێ بە بابەتەکەەوە ئەوە شتێکی بەڵێ تێبینەکانی ئەگە سەرۆکەکانمان بەم شێوەیە کە بەدەنگی دیان کەسی وەکو بۆ برادەرێک کە شەو پیشانیە بەدەنگی ئەوان چوونەتە سەر حوکم ئێستاش کە ئاوا بەم شێوەیە حکومەکەن و گوێیان لێ ناکردن عاقیبەتیان لەمە باشتر نابێت کە هەیە لە هەر شوێنێکی ئەم کوردستانەیە ئەگەڕی وەرە سلێمانی لە سایانەوەی خەڵکەکە سڵیان لێ بکرێت و ئەخوازە کە ئیشتاءالله ئەڵێن ئیشتاءالله ڕۆژێک تەفرەت و نابن معقولە ئێمە خۆمان خاوەنی ئەم حکومەتە بین و خۆمان دعایان لێ بکەین لەبەرەوەی کارێکی وایان نەکردو کە میلەت لەگەڵ یان نادمێنێ کارێکی وایان نەکردو کە میلەت بڵێ ئیشتاءالله دەیان ساڵێکەش لەسەر تەختەمێننەوە بەڵام منیش هەرەوە ناڵێم حەیف بۆ سەرۆکەکانمان کە بەم شێوەیەن بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سۆماخان لە سلێمانی فەرموو سۆماخان لە سلێمانی کاکشوانی وارد باش زۆر سپاس دەکەم سۆماخان بەڵێ وەڵام لەمە باسی تەورێ بکەم بەڵێ ئەویش وەزارەتی پەروەردەیە کە بە قسەی خۆیان ئەڵێن کە کاتێک هیچ کەس ئەو پرسیارانە نابینێ لە کاتی ئیمتیحانەکانە ئەو پرسیارانی بەکەلۆریە کرێتەوە وەڵام لەمە باسی ئەوە بکەم چونکە من لە کاتی بەکەلۆریە بە حسابی خۆیان هاتن لە بەرچاوی تەلەبەکانە زەرفەکان هەڵەبسڕی بەڵام ئەسیلەکان کورتی هێنا لای خۆیان ئەوان بە عەدەد هێنایانە یعنی بۆچی ئەسیلەکان کورتیانە هێنا لاپەڕ ئەسیلەکانیانە کرد بە دوولەتەوە تۆ جوابیان بەشە بەرەوە تەلەبەکە تۆ جوابی ئەم بەشە بەرەوە هەتا هاتین بۆتان نووسی ساخەکەی یعنی ئەو زۆر شتێکی سەیر بوو بەلامەوە شتێکی تریش لە مەکتەب بە تەلەبەیانەوت بە شەشەکان وەرن دەنگ بە لیستی خۆمان بن داغڵتانەکەی لیستی خۆیان کێ ئەمە کێ وای دەوت سۆماخان لە مەکتەبێک چ مەکتەبێک لە سلێمانی حەز ناکەم ناوی مەکتەبەکە بێنم بەڵێ بەڵام ئەگەر ئێوە بتانەوێت لە کاتی ترا توام نایی بێن بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ زۆر سپاس دەکەم بەڵێ شکر لە هەولێری پایتەخت فەرموو کاک شکر ئەم کاتت باش کاک عەلیجان زۆر سپاس دەکەم کاک شکر باشی کاک عەلیجان زۆر سپاس دەکەم بەڵێ ڕێزم بۆ بەرنامەکەتان زۆر خۆشحاڵ بووم دیسانش پەیوەندەکەم حاصل بۆ پەیوەندیم پێتاوە کردەوە زۆر سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین بەڵێ من هەموو جارێ وتیمە من هەر کەماندامم هەر لەسەر حارەبانم بەس گلەی زۆرم بەڕاستی لە حکومەتی هەرێمی کوردستانە کاک عەلی ئێوە ئەڵێن ئێمە سەر بەخۆی وایە بەڵێ
حەز دەکەم بەڕاستکاوەی قسە بکەم من ئەو بەرنامەی کە دوێنێ ئێوە کە ناوی KNN و ئافریکا داتان بەزان بەڕاستی زۆر حەیب و شوورەیە بۆ حکوومەتێکی هەرێمی کوردستان کە هاوڵاتیەک دەچێتە بەردەمی لەگەڵ ڕێزم کە چەند نەفەر لە چاردەورێ خڕ بۆتەوە دەچێتە پیشی دەکات دوایی بۆ لە پاری پێوە دەنێن بۆ ئەو سەر بەمۆنی کەیانە بە بەردەمی داڕۆن و کە 11 ساڵیش خۆی هەڵێ کە پێشمەرگە بوومە باشە من یەکشت بە حکوومەتی هەرێمەرێم حکوومەتی هەرێم ئیماد ئەحمەد چەکداری نەکردووە ئەگەر چەکداری نەکردووە ئەگەر لە تیان نەبووە بۆچی دێتە دەسەڵات بۆیش بۆ خەڵک ناکە نانی ئەو گوندانەیان نەخواردووە شیوی ئەو ئافرەتانەیان نەخواردووە ئەوەی لەو گوندانە دەژیان یعنی ئەگەر ئێمە سەیر بکەین ئەگەر چیەکێتی بێ چ پارتی بێ چ ئۆپۆزیسیۆن بێ هەمووی بەدەسەڵات یعنی حسابەکە من وەکو یەک هەمووی لەو چانە ژیاون یەک بێت هەمووی چێشتی دەستی ئەم لە پێیان خواردووە زۆر حەیبە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پار بەگەندێکی وا بنێتن بەڕاست یعنی ئەوەی لەو بەرنامەم بیت یعنی من شەرمم لەخۆم کردو کە مندامەت ئەو دەستجگە لەوەی کە ئیماد ئەحمەد هیوادارم شتێکی بەرزی بۆ بکاتن بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاکشکور لە هەولێر زۆر سپاس دەکەین بەڵێ زریان شوانی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت سڵاو هاوڕێیانی هێنارتی بە بەڵگەوە دەڵێم ئابوونە هەرماوە لە ناو ڕێزەکانی پێشمەرگەوە نمونەیەکی هێناوە ناکرێت و خۆی بخێنەوە چکە هەندێک زانیاری تیا بەڵێت چراخان دەڵێت داواکارین کە داوا بکرێت لە پەرلەمان کە بە زووترین کات بودجە پەسەند بکات چونکە زۆربەی ئیشی هاوڵاتیانی وەستاندووە ئەمە تێبینی چراخان بۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک وەڵە بەهێز لە سلێمانی فەرموو کاک بەهێز لە سلێمانی بەڵێ ڕاز لە سلێمانی فەرموو ڕاستخان ڕاز لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندێکی ئەو بەڕێزش ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک سلمان مستەفا دەڵێت کۆمەڵێک سیاسی کورد خەریکە ئایندەی هەرێمەکەمان دەخەنە بەترسیەوە و عەرەب و کورد دەدەن بە گژی یەکتریدا لە کاتێکدا ئێمە و براو خوشکانمان لە عەرەب و عێراق وەک هاوڵاتی کێشەمان نییە و دەڵێت ئەوە سیاسیەکانن بۆ پارەی نەوتی عێراق و حسابی بانکیەکانیان خەریکی هەڵگیرساندنی شەڕی ناوخۆ لە عێراق بە تایبەتی شەڕی سارد و ڕاگەیاندن ئاستە چاوڕەش دەڵێت خۆزگە وەزارەتی پەروەردە بڕیارێکی هاوشێوەی بەغدای بۆ خوێندکارانی دوانزەی ئامادەیی دەردەکرد بۆی بتوان بەشدار بن لە تاقیکردنەوەکاندا سواز بۆ ئێوەش زۆر سپاسی دەکەین بەڵێ بڕیار لە زەڕایەن فەرموو کاک بڕیار لە زەڕایەن ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم کاک بڕیار گیانەکە من لەسەر ئەو تەوەری دوێنێک بەڕێز ئیماد ئەحمەد ئەمە قسەی لەسەر بکەم بەڵێ فەرموو گیانەکەم ئەوە سلماندی کە لە سنووری سلێمانی ئازادێکی زۆر هەیە بەڵێ هیوادارم ئەو کەسانشی کەوا پەیوەندی ئەکەن بەلایانی خراپە ئەو شتە نەشتێنەوە من باوەڕ بکە لایەنگەری هیچ حیزبێک نیت لایەنگەری کەسانی سەربەخۆ کە ئەوانەی کە هەوڵ بۆ ئازادیەدەن زۆر سپاسان هیوادارم و کەسانش بەڕاوەڕ بکە ئەوە لە سنووری هەولێرا بووایە کاردانەی خراپی لیاکەوتەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک ئاسۆ لە سوید فەرموو کاک ئاسۆ لە سوید فەرموو کاک ئاسۆ سڵاو لێبێ فەرموو بەڵێ کاک ئاسۆ گوێمان لێتە من بەڵام من پرسیارێکم لەسەرەوە هیچ کاغیماد هەیە بەڵام ئەو برادرە تەلەفۆنی کە من لەگەڵ ڕێی جمهوری ئەڵمانیا ئەو قسەم کردووە و نازانم چوومەتە بەردەمی و چەند مەتر لە هەموو وڵاتێکا لێرەیش ئەگەر وەزیرێ بێت لە شوێنێک و بڕوا هیچ وڵاتێ ناتوانێت بڕوا ڕێگە گرێ بە وەزیرە و قسەی لەگەڵا بکە و کاتی وەتەخا بکە بە هیچ شێوەیە ئەوە هەر نییە لە هیچ هینەکانی ئەمجا داواکارێکی تریشمەیە بەرنامەیە چاچەند تەوەرەکەتانەوەی نییە بەرنامەیە بکەن لەسەرەوەی ئەوە بودجەی لەکوێوەیە ئەو کەناڵی پێبەڕێەوە بن بەو ناڵێندزە و بۆ لێندزە ئێوە ئەو بودجەتان لەکوێ بوو هەموو کۆمپانیا و بینا و شتایکەنەوە لەکوێ دەستانەکەوێت زەحمەت نەبێت بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک ئاسۆ لە سوید هیوادارم بەڕێزان ئەو بابەتەی کە تایبەت بوو بە ئەو هاوڵاتیە کە چووە بەردەمی
بەڕێوەبەرەتی ئاودانکردنەوەی سلێمانی کە ویستی جێگی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ببینێ بیگۆڕین بۆ ئەوەی زۆرینەی تێبینەکان لەسەر ئەو بابەتە بوو هیوادارم لەسەر تەوەری تر قسەکەین وا دەرفەت دەین بە بەشداربوانی تر بۆی لەسەر تەوری تر قسە بکەین. باوکی ئارام لە بەردەڕەش فەرموو باوکی ئارام. وارد باش کاکشوانگیان زۆر سپاس دەکەم. ئەحواڵتان برا باشن. زۆر سپاس دەکەم. بەڵێ من دەتوانم بە سابارەت لیوای خۆمان قسە بکەم لیوای هەژیار حەبانیەوە. بەڵێ فەرموو. کاکە من هیوادارم لە سەرکردەکان کورد هیوادارم تایبەت لە ڕئیس ئەرکان جێشمان بابەکر زێباری هیوادارم کاکە بفەرمونون لە 2004 ئێمە چتمانە سەر جێی شەراقەتا ئێستا بابەتەکانمان ملازم ئەوەلەکانمان حتا نەقیبەکانمان ڕای دەکانمان عفوا کاکشوان تاقیلەوان نایێت کاکە تا ئێستا مخابن نییە لە زاویتا و پێشمەرگایەتی چەند ساڵە لە 98ەکان و هەتا گەشتیمان ئەو مەرحەلە تا ئێستا ملازم ئەوەلە تا ئێستا نەقیبە تا ئێستا ڕایدا پلەکان لە بەغدا ناگەڕێتەوە ئەی باشە هیوادارمە سەرکردەکان کۆت بابا پلەکانە بێتەوە هەتا ئێستا من بخۆم لە لیوای هەشتم ئێستا ضابطمانەیە پلەکان ناتوە تا ئێستا لە ملازم ئەوەلی وەستاوە ضابطمانەیە لە نەقیب وەستاوە ضابطمانەیە لە ڕاید وەستاوە حتا لا مقدممان وەستاوە معاون فوزمان تەقدیر وناتوە هیوادارمە سەرکردەکان کورد لە ئەندام پەرلەمانەکان عێراق لە پەلەوەلەکانی پەرلەمان قسە بکەن لەسەر ئەم مزبەتە ئەی باش بوو لیوای هەشت ترقيات وإذا ما شجمانا يا دفاع إلى خارج كردستان كان دفاع إلى خارج العراق لكن هذا بسطان شهيد ما عنده اسم من بتوارم بلي من الرواية فرسي فوج من زايد الرواية صوت بانجا شهيد ما عنده حتى يسلوش صوت بانجا شهيدا لك شهيدك مانيش راتبي لك شهيد مان دار حالا راتب لوزارة بغداد قطع كرعي بعد طاعو ذلك الشهيد أو من أراك مخدام كلمات إيش راحت كورا كنالي خطا لجل من بجاري وكان دروما فطبان جاء مال لكردستان هيا لجل يم الشهيد بجمان شهيد يعني لموصل ولا منطقة كربلاتي العراقية شان نبرأته حملة كردستان راتب يعني حملة بغداد راتب يعني في ودار مصر كذا كان يكون وزير كان العراق ده عندهم برلمان كمان بس تريكات أو شيء صار حتى أو ذلك الشيء ده كان كردستان زۆر سپاس دەکەین بەڵێ سپاس زۆر سپاس بۆ باوکی ئارام لە بەردەڕەش بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک بەرزانجاو دەڵێت تکایە لەسەر مەرجە تازەکانی خوێندنی ماستەر قسە بکەن لە وەزارەتەکان و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین ستار شینکی دەڵێت هیوادارم پێدانی 100 موچە بەسەر یەکەوە فەرمانبەرانی هەرێمیش بگرێتەوە. ڕەهەند هەولێری دەڵێت سڵاو تکایە لەسەر چۆنێتی ڕۆیشتنی یەکەی موبایل وحدە قسە بکەن چونکە بەڕاستی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان تا ئێستا نازانن بەرامبەر بە خولەکی قسەکردن چەندیان لێ دەڕوات. ڕێبین ئابێت دەڵێت منوەکو هاوڵاتیەکی شاری هەولێر ئومێدەوارم لە کاروانچێوار کە بەرنامەکەی تەنها لە شاری سلێمانی نەبێت زۆر خۆشحاڵ دەبم بە هاتنی بۆ هەولێر و پرسیارەکانی ئاراستی دانیشتوانی ئەم شارە بکات. بڵێ هاوکار لە سلێمانی فەرموو کاگاوکار. ڕۆتان باش زۆر سپاس کاگاوکار. پاش ڕێز و سڵاوێکی زۆر بۆ ئێوە و کارمەندەکانتان. زۆر سپاس خۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە. زۆر سپاس دەکەین فەرموو. وەڵای سەبارەت بۆ بودجە و بۆ ئەم مەسەلەی نەوت و بودجەی کە هەر دوای ئەخەن و دوای ئەخەن کە میلەت هیچ ئیسفادەیەکی لێ نەکرد و نەشی بینیوە و موشمانەی بینین بە ڕۆژ بە بەرچاوی خۆمان کە مەسئولین ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمە دەبن لەسەر بودجەی ئێمە و لەسەر خوێنی ئێمە و ئێمەش ڕۆژ بە ڕۆژ هینە دواوە و هەر لە زەرەرایە و ئیش و کار هەمووی لە زەرەرایە و بڕۆ ناو بازار بگەڕێ هەمووی سکاڵاکە لەسەر ئەم حکومەتە خۆشیان و کوڕەکانیان سیاری ئاخر مۆدەل دەرەکەن ساریان کڕیوە پەنجا دەفتەرم شەریکاتانەمەی کراوەتەوەی جاگوار و ڕاندرۆڤەر و ئەمانەمان بەس بە فلیم دیوە ئێستا بەدەست کوڕەکانیان و پیاسەی پێکەن کوڕەکەی ئێمە ئەحمەد بۆچی جوابی و کوڕە باتەوە باوکی 20 سارەی هەیە پیاسەی پێکا بە سلەیمانی هەر دەمەی بە سارێک هات و چووەکە منیش بم جوابی نایەمەوە پۆزیا بەسەر کوڕی شارەکە و پۆزیا بەسەرم کوڕە ئازانیش ساری سلەیمانیە باوکیشی ئاوا ناتوانێت جوابی پێشمەرگێکی یەکێتی باتەوە ئەیتر لەوە زیاتر نازانم پیا بڵێت چی بۆ خوانی بەجێڵم هیوادارم میلەتی کورد هەمووی یەک بگرێ ئەمانە هەمووی ڕسواکە و وەک ئەوانەی تریان لێ بێت و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ حاجی لە سلێمانی فەرموو کاک حاجی. کاکە شوان سڵاو لێبێ دەستخۆشی زۆر سپاس دەکەم کاک حاجی. وەڵام لەسەر دوو بابەت قساکە بیکان جێشی عێراق وا بڵین کە کوردیشی کا بەشدار و دووەمیشان لەسەر هەندێک ڕسم و شت کە زۆر جارە بێتە کێشە دەوڵات تێمە
یەکەمیان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بە تایبەت لە سەر کۆمار کە پەرە بە جێشی عێراقی بن زیاتر کوردی تیا ببێتە سەرباز واتە کورد دەسەڵاتی باشی لە جێشی عێراقیە هەبێت بۆ ئەوەی ئێمە لەوێ سەنگی خۆمان هەبێ و توانەمان هەبێت لە دەوچی عێراقیە کە بتوانین هەندێک گیر و گرفت لە ناو جێشی عێراقیە حەلکەین و نەبێتە ترس و کۆسبێک بۆ وڵاتەکەمان ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەوەی ئیتیمام بە من بەڕێی منەوەی ئیتیمام بە هێزی پێشمەرگە و ئەم حیز بە درێ زیاتر ئەو ئیتیمامە لە ناو جێشی عێراقا بدرێ بە کورد و پلە و پایی زیاتر بەرز بێتەوە پێم وایە زۆر باشترە بۆ کورد دوهەمیشان شتێک هەیە زۆر کەلیمەکە هەیە بەکارهێنرێ ئەویش دەڵێن لە هەولێری پایتەختەوە بەس نەعزام هەندێک حزب بوو شە بەکارێنێ چۆن بەکارهێنێ خۆی لە ڕاستیە بەداخەوە ئەبووە کەرکووک پایتەختی هەرێمی کوردستان بووە نە کەرکووک چونکە دوشمنیش وەختی خۆی هەولێری بە پایتەختی کوردستان شوفانووە سەدا حوسێن دوای نوکسەی ساڵی 75 هەولێری کردە پایتەختی کورد ئەو کاتە مەجلیسە تەنفیزی و تەشریفیتە نیشەنجێ کرد و بوو بە پایتەختی کوردستان بەڵام بریا بووە سەرکردایەتی کورد و کورد ئیشی بۆ کردا کەرکووک پایتەختی کوردستان بووە دووەمیان لەسەر ئێمە لەخوا بەزیاد بێ ئەجا کۆمەڵێک هینمان هەیە کۆمەڵێک بڵێن سەرکردەی مێژووی و ئەومان هەیە بەڕاستی هەر لە قازیەوە و تاکو و ئیستا زۆردا کێشە لەسەر ڕسمش دروست دەبێ من بەڕێی من قەڵای کەرکووک بکرێتە ڕەمزێک لە بری لە هەموو دام و دەستگا ڕسمیەکانە قەڵای کەرکووک هەڵباوەتەوێت لە جێگەی ڕسمی ئەو سەرکردە خۆشەویستانە جا سەرکردەیە من شاری کەرکووک وەختی خۆی بەرزانەی ڕەحمەتی ناوی ناوە دڵی کوردستان دوایەوە کەسێکی وەکو جەلال تاڵبانی سکەیتە سەرۆکۆماری عێراقا ناوی ناو قودسی کوردستان کە پێم وایە هەردوو قسەکەیە هەردوو پیتەکە پڕ بە پڕی کەرکووکە شتێکی بەڕاستی تەواو هەروایە جا لەبەرەوە خۆزگە قەڵای کەرکووکیش ببوایە ڕەمزێک و ئەو قەڵاش نۆژەنگ بکرایەوە داوا لە محافظی کەرکووکەکەم بەجددی ئەو قەڵای نۆژەم کاتەوە و ئەو قەڵاش بێتە ڕەمزێ لە کوردستانە هەڵباوەسێ لە هەموو دام و دەستگا و لە پەرلەمانیشە زۆر سپاس بۆ کاک حاجی لە سلێمانی بەڵای کاک ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد سەرتا دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم گەلێک سپاس دەکەم دەمەوێ باز بکەم بەڕاستی حەنیمیلەت کوردە و بێئومێدێک کە ڕووی تێکێدێ بەڕاستی لەسەر هەموو وەسعەکان ڕووی تێکێدێ کاکە تو مەسەلەن داوای تەعینات دەکەی تەعین نابی داوای مەسەلەن حەق خۆت دەکەیت لە قوتابخانە مەسەلەن غەدر دەکەی لەسەر چەند دەستەشە حەق نادرێتەوە داوای مەسەلەن لە شارەوانیش دەکەی غەدر لێ دەکەی دەچیدا شکایەت تەقدیم دەکەین نە محکەمەیە نە دادگاهەیە کەس مافت پێ ناداتەوە لەناو حیزبەکەت ئەتۆ ئازادی لێ دەگیرێ ناتوانانی یعنی تۆ ڕەخنە لە حیزبەکەت یان لە حکوومەتەکەت بگریت لە هەر جێچێک ئەتۆ وەزیفەدار بی معاشەکە لێ هەبی ناتوانێت گرێی لێ بکەی گرێی لێ بکەی دەرز دەکەن وەرناگیرێەوە مەسەڵەن بە حەق و عەدالەت دەجێ وەرناگیرێ ئێستا من 2006 مری بووم ڕقمی چەند سیارێکی مخالفی بەرپرسانم نووسی بە شایدی دوکانەکانی ترافیک لایەتی کوێ بڕۆن لە خۆتان بپرسن بەبێن نەتیش ئێستاکە لە 2006 ساکەن جمهوری وەزیران بە مخالف ڕاگەیان نووسن وەزارەت ڕۆشنبێ ڕاگەیان نووسن نەقیبی مروری ئی خۆم ڕاگەر یعنی ئەمن هەنووسن دەسا ئەو عارێژ یعنی دەرکرام هەتا ئێستاکە یعنی کای پارێزگا و لەقی دووشم بلێ نەگەڕایمەوە هەش یعنی گەڕایەوە دونادەم پشتی لەم بەقەوەتر بوویان بۆ هەسەی ناسیاتی شەکەی لەوکرایە دێن حق و عدالت ئەوە حق و عدالت میلەتی کوردی چۆچی مەدەری وا بەکاری نافاسەکە بە هیچ نەوعەچی نێ وەردەژیرێمەوە لە هیچ دام و دەستگایەکی نێ دەشگەڕێمەوە یعنی لە هەموو لایەکی کەل و کۆپوبێ وێدان کردیمە لەسەر ئەو عارشی هیچ شکارێک نەم دەستی پێ بگەین ژانی ڕۆژانە پێ بەڕێ بەڵێ زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ خارجشتاکە ئومیدیوەندیشم لەسەر لەسەر هیچ بۆ حکوومەتەکەی خۆم لەسەر وێندەر جرێکاکە تو ئازادێتی وڵاتی دیموکراتی ئازادە بەڵێ زۆر سپاس دەکەین بەڵێ هەر ئەحمەد و هەر لە هەولێر فەرموو کاک ئەحمەد باسی برام زۆر سپاس دەکەم برام سەبارەت بەوەی کە ئەو کەسانەی تەلەفۆن دەکەن و ناوی سەرکردەکان دەڕۆژێن یاخود بە خراپی دەبن دەڵێن تەنیا ئەو بڕان دەڵێن بە دیارۆخی فەدا بیست چوار تەنانەت ئەوان پێ دەڵێن ئەمە هەموو
ئەمە کەلانگەری پارتی یەکێتین هەمان دەزانین گەنجەڵی هەیە بەڵام گەندەری دەبێت هەوڵی چارەسەرکردنی بکەین بە خراپ ناوەستنی جەنابی کاک مەسعود و جەنابی کاک مامزێرە و لەوانی دیکە بەڵێ ئەمە قسە ڕاستیانەت خۆ بەڵە سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر بەڵە سەربەست لە سلێمانی فەرموو کاک سەربەست ئێوارە باش زۆر سپاس کاک سەربەست ئێوارەتان باش زۆر سپاس دەکەم ئێوارت باش کاکشوانجیان منەمێ بە لەسەر تەوەری هەچەنەوت باسی مەکە تێنەگەیشتم کاک سەربەست باسی مەکە مەسەلەی کاک عیماد ئەحمەد بەڵێ فەرموو بەڵام زۆر بەڵێ فەرموو خەینە کاک عیماد دیارە وروژاوەی کە دوێنێ خەڵک شتێکی خراپ بوو کە وروژاوە بێ بەڵام ئەوە جاری یەکەم نییە هەموو سەرکردەکانمان هەر بەو شێوێن دیوارێکی زۆر پان و بەرزیان کردێ لە نێوان خۆیان و جەماوەردا من پێشمەرگەیەکی ساڵی هەشتام تاخو ئێستا بێدا بڕان یەک لەوانم 6 دەرچووە مەکتەب ڕێخستن کە کاک عیمادی لێ بوو تەنها بۆ مقابلەیەک جاری شەشەم قبولی کردم دوای 2 سعات ئینتیزار کە چوومە ژوورەوە تیڤیەکی خۆم لە بەردەمی دانا کە لە ساڵی هەشتاوە تا ئێستا پێشمەرگەم خوێنیەوە سەیرێکی ئەوای کرد بە چاو پێکەوتنیەکی بەفێک بەڵام کە 2 سعاتەکەم چاوەڕێ کرد تەنیا دووژنی خانەقینی لا بۆ 2 سعات مۆڵەتی پێدان من چون گوتم کاک عیماد لە بڕی 8 ساڵێکە کە پێشمەرگەم نیو دەقەمبەرێ مەوزوعەکەی بۆ باسم وتی هیچ ئەوە ناکرێتن ئەبێ بەس تەنها 2 دقە قسەم بۆ بکەیت ئەوە لە کۆن دێری لە دێرینەوە ئەوەوان بۆ ئێستانی ڕفتارێکی تازە نێوەخلاقی زۆرە هەر لەوەیە گوێم لە کوڕەکەی بوو گوتی لا کە دانیشتبووم لە ئیستعلاماتەکەی لای سکرتێرەکەیە ئەیگوت بەخوا خوا یار بێ ئینشاڵڵا چم بۆ کەنەدا و ئوسترالیا لە بەس ئەو دوو شوێنە ماوە نەمدیوە ئەو دوو دەوڵەتەکە تەمەنی 19 ساڵە بەڵام منێکی 63 ساڵی کە 33 ساڵە بەس تەنها پێشمەرگەم و کاتی من پێشمەرگە یەکێتی بووم خۆی کاک عیماد ئینقلابی لەسەر یەکێتیە کرد سپاس بۆ پەیوەندەکەت کنار کەریم دەڵێت سڵاو هیوادارم خەمێک لە گرێبەستەکانی پەروەردەی ڕەواندز بخۆن ئەوە بۆ 3 ساڵە کۆمەڵێکمان وا داوام دەکەین لە سەعات 8ەوە داواممانە هەتا سەعات 3 بەبێ وەستان درۆڤان لە دهۆک سڵاو لێ بێ فەرموو چۆنی برا گەلێک سپاس کاک دلۆڤان کەرەم کە برا دەست خوشیل بەرنامەیت دەکەین گەلێک سپاس برا سەبارەت مالکی و گلەیت نۆبەینە حکمەتە هەرێما کوردستان و بەغدادا بەڵێ بژم مالکی تۆڕادێکی یە حەقە بەڵێ چونکی مالکی هەر ئەو ئەمە کوردای دۆنا سەروی کورسیکێ نە مالکی بخۆچە سەروی کورسیکێ شنینو که هم گلایی لی بگیریم بجین مالکی دکتاتوره بجیم نه دکتاتوره چونکو مالکی 17 ساده یا دا هرمه او 17 ساده کیوت چید کیوت هید کی زانی چلیت هید کس مزانی چلیت هید بله بجا مالکی از خود بجیم مالکی نه دکتاتوره و اف برسفت مالکی جی گوتین اگر سروگتی ها هرمه آن هرم کردستانه بلگه اکتشتاکه با تبیا و حتانه که دیار کردن و 15 روشید ملتی جی افرو که دماهی کردن و حتانه که چطور جی دیار نبون و هر مالکی یلجی خو و چطور جی از باران کن تره دابید بله سپاس بۆ کاک دلۆڤان لیزاخان لە سلێمانی فەرموو لیزاخان ئێوارە باش کاگیادگار زۆر سپاس دەکەم لیزاخان فەرموو وەڵی ئەمەوێت قسە بکەم لەسەر تەوەری ئەمڕۆ کە تۆڵی تەوەرەکەمان کراوەیە بەڵام زۆربەی زۆری پەیوەندیەکان لەسەر ئەو مەسلەی کاک عیماد قساکان کاگیادگار زۆر کێشەی لەوە گەورەتر هەیە کە باس کرێ و باز نەکراوە بەڵام نازام ئەمەی کاک عیماد بوو بەچی خۆی داوای لێبوردنی کرد بڵاوی کردەوە کە کۆبوونەوەی هەیە لەگەڵ سندیکای ئەندازیاران و دوای ئەوە خۆشی بڵاوی کردوتەوە کە ئەو پیاوە بدۆزێتەوە خۆی بچێ بۆ لای بزانێت کێشەی چییە بەپێی یاسا بۆی چارەسەرکە بەڵام زۆر کێشەی لەوە گەورەتر هەیە کە باسی ناکەن و ناشت بەڵام تۆ ئەڵەی تەوەری ئەمڕۆ کراوە بەڵام زۆربەی زۆری پەیوەندیەکان ئەبێ جەنابێ بڵێ کە تۆ پەیوەندیەکان ئەڵەی بە پەیوەندیەکان بڵێ کە تەوەری ئەمڕۆ کراوەیە لەسەر کێشەکان لیزاخان من داوام کرد کە قسە لەسەر ئەو بابەتە نەکەین لەبەرەوەی وتم زۆری پەیوەندیەکان لەسەر ئەو بوو بستانە لەسەرەوە قسە بکەن چونکە ئەگەر وانە بێ نەوەڵام مەبەستمان نییە ئەڵەی نەوەڵام مەبەستمان نییە تەوەرەکەمان تۆ ئەگەرنەوە
ئەڵێ تەوەرەکەمان کراوەیە نابێ بڵێ تەوەرەکەمان کراوە بە بڵێ لەسەر و مەسەلێکە تۆڵی کراوەیە ئەبێ ڕێگەبی بە پەیوەندیەکان لەسەر هەموو شتێک قسە بکەن و زۆر کێشی لەوە گەورەتر هەیە لە کوردستان کە باس کرا لەگەڵ ڕێی کاگاسۆشام کە پەیوەندی کرد لە دەرەوە کە ئەڵەیە لە هەموو وڵاتێکەوە بەڵێ لە هەموو وڵاتێک کشاوایە و ئەو خۆی داوای لێبوردنی کردووە کاک ئەیماد و توێتی من کۆبوونەوەم هەیە لەگەڵ سەندیکای مهندسانەوە لیزا خان ئێستا تۆ بۆ پێت وایە ئێمە مەبەستمانە باسی ئەمە بکەین حقا لەسەر لیزا خان قسە بکرێت بۆ پێت وایە ئەمە مەبەستمانە باسی ئەمە بکەین چونکە کاگیادگار جەنابە بە پەیوەندیەکان ناڵێیت تەوەرەکی ئەمڕۆم کراوەیە چۆن پێبرتون ئەوە تا دەیبینی ئێستا سەری شاشەکە دەبینی کە نووسراوە کراوەیە بەڵێ ئەزانم بەڵام کە تۆ پەیوەندیەک دوان سپیان ئەڵێ بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ منی زۆر سپاسیەوەکەم کە گوێ لێگرتم و هیواداریشم بە پەیوەندیەکان زۆر کێشی لەوە گەورەتریشە لە کوردستان بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ لیزا خانە سلێمانی بەڵێ عەلی لە هەولێر فەرموو کاک عەلی سلام علیکم براکەم زۆر سپاس دەکەم کاک عەلی براکەم من لە ساری 99 پێشمەرگەمە واتە من بەڵێ سارە پێشمەرگەمە هەتا ئێستا میلاکم یەکەی پاسەوان تابەتم موستەکەشم 300,000 دەمێ بسمەلایەنێ تر بە پێشمەرگا درێن کاکە تۆ تەمەنە دەسەسۆ نابێ بە پێشمەرگا تەماشا دەکەین موستەکەمان زۆرمان بەژێوە ژانمان بە پێبەرەوەی ناچێتین پێشمان دەرن ئەو ماگەینە ئەو ماگەی جادەبی ئەو ماگەینە ئەو ماگەی زۆر جارە خۆپشاندانمان کرد گرژنەوەمان کردە کەسی ئێستا ناوێرن خۆپشاندانش بە گەورەیش بکەن هادرێ ئەو ماگەینە ماگەی بە داوا لە بەرەسان دەکەین وەکو تەلەڤیزیۆنیان ئارتیەکە بەدەنگمان زۆرتانە مەمنون یانی لەولانی بەرپرسیان دەمانەوێت بەرنامەی تەرخان بکەن لە سەرەکەی پاسەوان تابەتن بەڕاستی زۆر مەغدورین ئێستا ئێمە مەزمع کەسەشن زۆرین لە مەقەرە گانیشتان ساڵ خۆم بزانیان کە تووشی نەخۆشی نەفسی بووینە لێمان ناپێسنەوە لایەنی ئەو پۆستە ئەگە هاوکارمان زۆر لەنە من لایەنی تۆ بەسەڕە دەربەڕاستیان لێنی بەهانەمەوە نایان یارمەتیمان نادەن باشە من کەسێکم نووسم 300,000 بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە هەولێر کە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هۆشیار هۆگر عەبدوڵڵا دەڵێت ئێستا کێشەکە کەوتوتە نێوان تورکیا و ئێران لە سەر دۆسەی سووریا جا هیوادارم سیاسیەکانی کورد نەبن بەتەرەف لەو کێشەیەدا دژی مالکی کە سەر بە باڵی ئێرانە هەروەها گوڵی گوڵان ئەمە ناوەکەی بۆ شێوەیە دەڵێت زۆر بەداخەوە بۆ ئەم سەرکردانەی کورد کە بەو شێوەیە ئاور لە میلەتەکەیان دەدەنەوە وە گوێ لە خەمی هاوڵاتیەکانی دەگرن تێبینی ترمان بۆ هاتووە دوا تێبینی دەخوێنەوە کە عەبدولمەناف بناڤیە دەڵێت یەک پرسیارم هەیە بۆ هەولێر و دوهۆک پێشکەوتووە بەڵام سلێمانی تاکەی نیوەی بودجە بۆ سلێمانیە بەڕێزان سپێنێ لەگەڵتان بەردەوام دەبین لە تەوەری کتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەرشاد و بەختەوەر بن و کاتێکی خۆش.